بەسڵاوێکی دووبارە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا هاتمەتۆلاتان بۆ پێشکەشکردنی بەرنامەی لێکدانەوە و هەڵوێست. لە بەرنامەی ئەم جارەشمانە چەند بابەتێکمان ئامادەیە کە بۆمان ئامادەکردوون. ئەم بابەتانە لە پلاتفۆرمەکانی سۆشیال میدیاوە یان لە سایت و گروپەکانەوە بۆ ئێوە دەرهێنراوە و بۆتانە خوێنمەوە. ئەم بابەتانێک کە بۆ ئێوە خوێنمەوە لەژێر بە پرسیارەتی خودی نووسەرەکە خۆیدایە. بابەت یەکەمیشمان بابەتێکە بە ناونیشانی ڕاپەڕینەکەی ئێران لە قۆناغێکی زۆر ناسکدایە کەم بابەتە لەلایەن زاهیر باهیرەوە ئامادەکراوە. بەم شێوازە دەست پێ دەکات. بە گوێرەی سەرچاوەگادارەکان لە ماوەی 12 یان 13 ڕۆژی ڕابردوودا لە 31 پارێزگای ئێراندا کە 150 شار و 600 شارۆچکە پەیوەست بوون بە خۆپیشاندانەکانەوە. راپۆرتەکان وای ڕادەگەێنن کە چەند شارۆچکەیەک و شاری ئەبدانان چیتر لەژێر کۆنتترۆل و ئیداری حکومەتدان نەما و کەوتونەتە ژێر دەسەڵاتی خەڵکەوە. ئەو نەڕزایەتی کە لە 27 مانگی ڕابردەوە دەستی پێکرد بەهۆی دابەزینی بەرچاوی دراوی نیشتیمانیەوە بوو. ئەم پێشهاتە وای کرد کە لای حکومەت قورستر بێت تاکو چارەسەری ئەو نیگەرانیە بکات کە لەلایەن هاوڵاتیان و خۆپیشاندەرانەوە وروژێنراون. جگەلەوەش حکومەت کۆتایی هاتنی نرخی ئاڵوگۆڕی پاڵپشتی کراوی بۆ هاوردەکاران ڕاگەیاند. بڕیارێک کە پێشتر بووەتە هۆی بەرزبوونەوەی بەرچاوی نرخی بەقاڵی. پێرێشە و واتە پێنجشەمە ناڕزایەتیەکان فراوانتر و کاریگەرتر و شاری گەورەی وەکو تاران و مەشهەدی بەخۆوە گرتەوە کە هەموو ئەوە دەڤەرانش لەسەرەوە باسمان کرد گەلێک لە شار و شارچکانەی گرتەوە. بەسەدان هەزار کەس هاتوونەتە سەر شەقامەکان هاوکاتیش لە زۆربەی شار و شارچکە گەورەکانی کوردستان خەڵکی مەنگرتنیان کردووە و دوکان و قوتابخانە و شوێنە گشتیەکان و شوێنە خزمەتگوزاریەکان و ئەوانەی دیکە هەر هەمویان داخراون و خەڵکی لەسەر شەقامەکان بوون. گەرچی دەسەڵات هێڵی ئینتەرنێتی لە خەڵکی بڕی، بەڵام هێشتا وێنە و ڤیدۆکانی ئاپۆڕای خەڵک و سەرکوتکردنی خۆپیشاندەران لەلایەن پۆلیس و پاسدارەوە دەزیان بە سۆشیال میدیاکان پێکراوە. ئەمەی کە پێرێشە و ڕوویدا تەکانێکی گەورە بە خۆپیشاندان و ناڕزایەتیەکانی خەڵکیدا. راپەڕینەکەی خستە قۆناغێکی سەخت و ناسکەوە. لەوە دەکات لێرەوە هەنگاوەکانی داهاتووی ئەم ڕاپەڕینە مەزنە دیاری بکرێت و ناکرێت هەر لەم شێوەیەی ئێستاشدا بمێنێتەوە یا ئەوە تا بەردەوام دەبێت، بەڵام بە گوژمی بەهێزتر و بە ژمارەی زۆرتر و بەشداری شاران و شارۆچکەی فراوانتر و خەڵکی زیاترەوە یاخود بەرەو خامۆشی بڕوات. من هەرگیز ناڵم شکست دەهێنێت، چونکە ناکرێت شکست بهێنێت لە کاتێکدا هەر ئەمان خۆیان یاخود ئەوانەی لە دوای خۆیان دەکەون بەسەر خەزێنەیەکی گەورە لە ئەزمموی زیاتر. هاوکاتیش کەمێک لە داخوازیەکانیان دێتە دی بە جۆرێکیش لە جۆرەکان بنکەکانی ڕژێمی کردووە و درزی گەورەی تێخستووە کە بە تەکانێکی تر دەستەبەری هەرەزهێنانی ڕژێمەکە دەکات. ئەمە جگەلەوەی کە سروشتی ڕاپەڕین و شۆڕش هەر ئاوایە. با ئەوەشمان لەبیر نەچێت خەڵکی لە بەرامبەر ڕژێمێکی فاشیستی سەرکوتگەر ڕاوەستاون، ڕژێمێک کە هیچ بەزێ و سۆز و دەزڕاگەڕانەوەیەکی نییە لە بەرامبەر ئەو خەڵکە مەزنەی ئێراندا کە لە ئێستادا خەڵکی ئەو پەڕی بوێریان نیشانداوە کە لە چەند شوێنێکدا تەنانەت هەیکەلی قاسم سلێمانیان شکاند و با پێلەقە چوونەتە سەری کە ئەو با پاڵەوان و پلاندانەر و نەخشە کێشی نەک پێشەوە چوونی خودی ئێران دەناسرا، بەڵکو هەناردەکردنی هاوکاری و هەموو جۆرە سەپۆرتێک بۆ گروپە تیرۆریستە ئیسلامیەکان لە وڵاتانی دیکەش بوو. لە لایەکی دیکەوە ڕژێم باش دەزانێت کە خەڵکی عەرشی حکومڕانی لەرزاندووە، لەوە دەکات هەرەسی پێبهێنن، بۆیە هەموو جۆرە تاکتیک و فێڵێک و سەرکوتکردنێک دەگرنە بەر لە پێناوی مانەوەیاندا. ئەوەی زانراوە لە ڕێگەی هەنگاو کە ڕێکخراوێکی مافی مرۆڤە تا ئێستا ژمارەی قوربانیەکان 45 کەسن، زیاتریش لە 200 بریندار هەیە و هەروەها زیاتریش لە 2400 کەس دەستگیر کراون. لێرەدا ڕاستێکی دیکە هەیە، ئەویش هێشتا قەواری ڕاپەڕیوان ئەوەندەی ڕاپەڕینی ژنژیان ئازادی یاخود قەبارەی بزوتنەوەی سەوزی 2009-2010 گەورەتر و فراوانتر نییە. ئەوەش ڕاستیەکە ئەو دوو بزوتنەوەیە بە تایبەت ژنژیان ئازادی هەنگاوی گەورەینە تا ڕادەیەک جڵەوی دەسەڵاتدارانی ئێرانی شل کرد و وانەیەکی باشی پێدان و هاوکاتیش ورە و بوێری و متمانەی جارێکی دیکە بۆ خەڵکی ئێران گەڕانەوە. لەمانەش گرنگتر بناغەیەکی دروست کرد بۆ ئەم ڕاپەڕینەی ئێستا. جیاوازیەکەی ئەمەیە کە ئێستا و ئەو کاتە ئەو بڵێن ئەوەیە کە
ئێرانی ئێستا پاش شەڕە 12 ڕۆژیەکەی لەگەڵ ئیسرائیل لە زۆر لاوەز بوو. هاوکاتیش خەڵکی بوونەتە خاوەنی ئەزموونێکی زیاتر لە گربوونەوەیان و لە گۆڕینی تاکتیکەکانیان لە بەرامبەر پۆلیس و بەسیج و پاسداراندا. ناتوانرێت پێشبینی دروستی ئەم ڕاپەڕینە بکرێت کە ئایا لێرەدا تەواو دەبێت یاخود هەرەز بە ڕژیمی ئێران دەهێنێت، بەڵام دەکرێت پێشبینیەوە بکرێت ئەگەر خەڵکی لە ئێراندا هەر گۆڕانکاری دەم و چاوەکانیان ببێت، گۆڕینی ئەم دەسەڵاتە بە یەکێکی دیکە کۆتایی چەوسەندنە و دەردەسەری و نەبوونی و ئازادی برسێتیەکەی ئەم 47 ساڵەی ژێر حکمی ئاخوندەکان و پێشتریش حکمی شایان لەسەر دەمێنێت. دەیبا بە هیوا بین کە خەڵکی لە ئێراندا ئاراستەیەکی دیکە دەگرنە بەر کە هەموو ئەو جێگۆڕکەیانەی ئەم دەسەڵاتە بۆ دەسەڵات ڕەت بکەنەوە و خۆیان بتوانن کاروبار و ژیانی خۆیان بە خۆیان بەڕێوەبرن و دوور لە هەموو دەسەڵاتێکی ناوەندی و ناناوەندی بگەن یان بگەنە ئەو قەناعەتەی کە ئازادی هەمووان لە دەرەوەی دەسەڵات و حکومەت و دەوڵەتدا دەستەبەر دەبێت و تا هەمووانی ژازاد نەبن ئازادی تاک و لایەن بەدی نایەت. ئەمەش هەر لە سەر ڕێکخستنی ئاسویانەی خودی خەڵکە خۆیەتی و گەڕانەوەی هەموو بڕیارەکان بۆ خۆی خاوەنی سەروەری خۆی بێت و نە بەندی کەس بێت نە کەسیش بەندی بێت. هەڵسەنگاندنی نیویۆرک تایمز بۆ ناڕزایەتیەکانی ئێران ساتی تەقینەوە نزیکە و حکومەت هەوڵی مانەوە دەدات توێژین ئەم بابەتە وەرگێڕاوە لەلایەن حەمەدەمین سلێمان. کۆماری ئیسلامی ئێران لە نێوان تووڕەی خەڵکو و هەڕەشەی دەرەکیدا گیری خواردووە. دەوڵەتێک کە بەگوتەی بە پرسانی ئێران خۆیان هەوڵ بۆ پارێزنی مانەوەی خۆی دەدات لەو هەفتەیەدا شەپۆلێکی نوێی ناڕزایەتیەکانی بەخۆیەوە بینی. ڕۆژنامەی نیویۆرک تایمزی ئەمریکی لە راپۆرتێکدا بە قەڵەمی فەرناز فاسیحی نووسیوێتی کە ڕژێمی ئێران لە حاڵەتی ڕوبەڕووبوونەوەی دوو تەحەدادایە، نائارامیەکانی ناوخۆیی و هەڕەشەی سەربازی لەلایەن ئیسرائیل و ئەمریکاوە. ئەو ڕۆژنامە ئەوەشی خستوەتە ڕوو کە بەرپرسانی ئێران لە هەوڵدان هەم کۆنتترۆلی خۆپیشاندانەکانی ناوخۆ بکەن و هەم ڕێگری لە مەترسی هێرشە دەرەکیەکانیش بکەن. بە پێی راپۆرتی نیویۆرک تایمز حکومەتی ئێران لە ساڵانی ڕابردوودا بە بەکارهێنانی سەرکوتی تونند و تیژی ناڕزایەتیەکان شەپۆل خۆپیشاندانەکانی کۆنتترۆل کردووە. بەڵام ئەو جارە بارودۆخەکەش جیاوازە. تێکەڵەی قەیرانی ئابووری گەندەڵی بەربڵاو گەمارۆکانی نێودەوڵەتی و هاوکێشەکەی ئاڵۆستر کردووە و بۆتە هۆکارێک بەرپرسانی باڵای وڵاتەکەی نەتوانە استراتیژیەکی ڕوون پێشکەش بکەن. ئەو میدیا ئەمریکیە ئەوەشی خستوەتە ڕوو کە هیچ ئاماژەیەک لەو ئارەزوەی کۆماری ئیسلامی ئێران بۆ سازشکردن لەسەر بنەما ئاتۆمیەکەی نییە کە دەتوانێت ئیسرائیل و ئەمریکا ڕازی بکات و مەترسی هێرشەکانی دووبارە کەم بکاتەوە. نیویۆرک تایمز نووسیوێتی کە خۆپیشاندانەکان لە هەفتەی ڕابردوودا بە زۆری لە شارۆچکە بچووکەکان، ناوچە هەرژانشینەکان و زانکۆکان بەڕێوە چوون. خەڵکی دروشمەکانی دژ بە ڕێبەری کۆماری ئیسلامی دەڵێنەوە و داوای کۆتایی هێنان بەدەسەڵاتی مەزهەبی دەکەن. ڕۆژنامە ئەوەشی خستوەتە ڕوو کە هەرچەندە تاران لە زۆربەی ناوچەکان بەڕواڵەت ئارامە، بەڵام بازاری تەقلیدی و چەند گەڕێکێک و شوێنی کار و زانکۆکان بوونەتە مەیدانی خۆپیشاندان و داخستنی بەرفراوانی کار و کاسبی. ڕۆژنامەی نیویۆرک تایمز لە کۆتاییدا نووسیوێتی کە کۆماری ئیسلامی ئێران لەگەڵ قەیرانێکی ئاڵۆزدا ڕوبەڕوو بووەتەوە، تێکەڵەیەک لە ئابووری قەیراناوی گەندەڵی بەرفراوان. سزان نێودەوڵەتیەکان و هەڕەشەی سەربازی دەرەکی لە کاتێکدا تووڕەیی خەڵک ڕۆژ بە ڕۆژ لە زیادبووندایە و هیچ استراتیژیەکی ڕوون و کرداریش بۆ بەڕێوەبردننی ئەم فشارانە لە ئارادا نییە. ئەشرەفیە و شێخ مەقسوود پیلانگەڕێکی دیکە دژی ڕۆژاوای کوردستان ئەم بابەتە لەلایەن ڕێبین ڕەحیمەوە ئامادەکراوە. ئەم سووریایی دوای ئەسەد کە سەرۆک و جێیشە تون ئاژۆکەی زەڕکوڕی دەوڵەتی تورکیا و سەرۆکەکەیان هیچ نین جگە لە دەوڵەتێکی بووکەڵی دەستی ئەردۆخان و هاکان فیدانی وەزیری دەرەوەی وڵاتەکەی بۆ جێبەجێکردنی ئەو پیلانگەڕەی کە سەرۆکە ئیسلامیەکەی تورکیا ئایامێکە خەونی پێوە دەبینێت. لە دوای دروستبوونی بەهاری عەرەبی و گۆزەرانەوەی بۆ دەوڵەتی سووریا لە ساڵی 2011ەوە تا ئێستا ئەو دەوڵەتە ئارامی و ئاسایشی بەخۆی نەدیوە و بەشێکی زۆری ئەو نائارامی و شەڕ و کوشتارێک کە هەبوو هەیە پەیوەندی ڕاستەوخۆ و ناشارەوەی بە ئەردۆخان و
پلانەکانیەوە هەیە لەو ڕێگایشەوە بە بەشێک لە ئامانجەکانی گەشتووە وەلێ ئەوەی نیگەرانی کردووە هەبوونی هێزێکی کوردی ئازا و بەجەرگە کە ساڵانێکی زۆرە بەرگری لە خۆیان دەکەن لە پێناویمانەوەدا و چۆکیان لە بەردەم تیرۆر و پیلانگەڕیەکان نەداوە. ئێستا کاتیەوە نییە کە شیکاری ئەو بابەتە بکەین ئایا هێزەکانی سوورای دیموکراتیک لە ساڵانی ڕابردوودا هەڵەیان کردو یا خۆ نا، بەڵام بەڵکو ئێستا کاتی یەکگرتووی کوردان و بەکارهێنانی هەموو جەستەی دیبلۆماسیەتی کوردە لە هەرگۆشەیەکی ئەم جیهانەدا بۆ ڕزگارکردنی حەلەب و تەواوی ڕۆژاوای کوردستان لەو هێرشە دڕندانی ئێستا لە سەریانە و ئەنجامدانی خۆپیشاندانی ملوێنیە لە باکوور و باشووری کوردستان و هەموو وڵاتانی دنیا. ئەم هێرشە تازەی سوپا توناژ و عەرەبیەکەی ئەحمەد شەرع و دوای ڕێکەوتنی نێوان ئیسرائیل و سووریا بە نێوەنگیری و سەرپەرشتی ئەردۆغان و پاش سەردانێکی شەرع بۆ کۆشکی سپی و بینینی دۆناڵد ترامپ، ئەویش هەر لە سەرداوەکەر ئەردۆغان کە لەو دیدارەدا ترامپی سەرۆکی ئەمریکا بڕێکی باش موجامەلەی شەرعی تیرۆریستی دوێنێ و سەرۆکی ئەمڕۆی سووریای کرد. ئەم دوو هۆکارە و هاندان و پشتگیری هەمە چەشنەی ئەردۆغان بۆ کۆتایی هێنان بە دەسەڵاتی خۆ بەڕێوەبەری ڕۆژئاوای کوردستان قۆناغێکی نوێی سەردەمی شەرع و دەسەڵاتەکەی و دەستەکانی پشتەوەیەتی بۆ کۆتایی هێنان بە چیرۆکی ڕۆژئاوای کوردان. بەڵام لەم بڕوایەدا نیم کە ئەم پلانگەڕیە وەک ئەوەی دانراوە سەرکەوتوو بێت و باشترین پاڵپشتی ڕۆژئاوای کوردستان کۆدەنگی کوردانی هەر چوار پارچە هەر کوردێکە لە هەموو جیهاندا بە چالاکی و هەڵمەتی جۆرا و جۆر هێنانە گۆی ناوەندە گرنگەکانی دەسەڵاتی جیهانیە بۆ وەستاندنی خوێنی بە ناحەق ڕژاوی کوردان. ئەو دووگەڕەکەی ئەشرەفیە و شێخ مەقسوود کە هەموو سوپات و ناژۆکەی شەرع و دەوڵەتی تورکیا هێرشی بۆ دەکەن تا ئێستا زۆر ئازایانە بەرگریان کردووە و نیان هێشتووە سوپای داگیرکەری دوو دەوڵەت داگیری بکەن، بەڵام وەک پلانێکی سەربازی بۆ بەدەستهێنانی کاتی زیاتر بۆ دۆزینەوەی ڕێگە چارە دیبلۆماسی بژاردەی دروست ئەوەیە هەسەدە لە شوێنێکی دیکەوە ژەنگ دژی سوپای عەرەبی سووریا هەڵگیرسێنێت و بۆ ئەوەی هەموو ئەو هێرشەی کە بەچڕی لەسەر حەلەب کەم بکرێتەوە و پلانگەڕێکە ڕابۆسێنرێت و کات پەیدا بێت بۆ دەرفەتی گفتوگۆ و دانوستان لەم چرکە ساتانەدا کە جیهان بێ مۆراڵانە سەیری کوشتارگەی کوردان دەکات لە حەلەب بە هەموو شێوەیەک قەرزاری کوردن لە ڕۆژاوای باشووری کوردستان کە بە خوێنی خۆیان ئستۆرەی داعشیان شکاند و لە بەری هەموو جیهانیش شەڕی دەوڵەتێکی تیرۆریستی ترسناکی وەکو داعشیان کرد و تێکیان شکاند. ئەمانەیە پێمان دەڵێت ئەوەی لەم جیهانەدا حکم دەکات منتیقی هێزە نەک هێزی منتیق، بۆیە زۆر گرنگە هێزی هەمە چەشنی کوردان لە هەموو شوێنێک نیشانی دنیا بدرێت و بە یەکگرتووی هەموو لایەک ڕۆژاوای کوردستان بپارێزین وەک هێڵی پێشەوەی بەرگریکردن لە دۆزی ڕەوای نەتەوەی کورد. بەڵێ بینەران، ئەمەش بابەتەکانی ئەم جارەی بەرنامەی لێکدانەوە هەڵوێز بوو کە بۆ ئێوەی خۆشەویستمان ئامادەکردە بوو. سپاس بۆ ئێوە کە تاوکو کۆتاییان بەرنامەیەش لەگەڵمانە بوون تا ئامادەکردنی چەند بابەتێکی تر لە بەرنامەی لێکدانەوەی هەڵوێز. کاتێکی خۆش بە هەموو لایەکتان.